سپاسێک لە ناوەڕۆکی ئەم کتێبەمان بۆ بکەی وەچی وای لە خات و شاناس کرد وەرگێڕان بۆ چاوپێککەوتنێکی لەم شێوەی سەرۆک مام جەلال بکات. سپاس بۆ کورساتی ئازیزیش لە ڕاستیدا کتێبی مام جەلال و هەڵدانەوەی چەند لاپەڕێکی مێژوو خۆی لە ئەساسدا ئەمە کتێبێک نییە بڵێم من کاری وەرجێڕان بۆ کردبێ ئەمە لە ئەساسدا لە خۆی چاوپێککەوتنێکە کە لەگەڵ ڕۆژنامەنووسی بەناوبانگی عەرەبی غەسان شەربت لە 1998 ئەنجام دراوە بە شێوەی زنجیرە لە گۆڤاری وەسەد بڵاو کراوەتەوە. بۆ من ئەگەر وەڵامی ئەم پرسیارە بدەم و چیوای لێکردم بۆ من جێگە شانازیەکی زۆر گەورە بوو کە من ببمە وەرجێڕی یەکێک لە چاوپێککەوتنەکانی سەرۆک مام جەلال. ئێمە ئازانین سەرۆک مام جەلال لە ژیانی سیاسی خۆیدا سەدان چاوپێککەوتنی کردووە بەڵام ئەمەی کە ئێمە بۆ ئێمە زۆر جێگەی باەخ بوو و زۆر گرنگجیەکی مێژووی یەکجار زۆری هەیە ئەوەیە کا ڕۆژنامەنووسێکی بەناوبانگی عەرەب کە مزداقیەتی زۆر بووە هەم ئێستاش و هەم لە ڕابردووشدا بێ ئەم ئەو جۆرە چاوپێککەوتنە بکات لەگەڵ سەرۆک مام جەلال. دیارە سەرۆک مام جەلال لەم چاوپێککەوتنەدا باسی چەندین قۆناغ و وێزگەی جیاوازی کردووە کە خۆی تێدا ڕۆڵی سەرەکی یان بڵێم کارکتەرێک بووە لە کارکتەرەکانی ئەو ڕوودا و ئەحداسانە نەک هەر لە هەرێمی کوردستان بگرە لە عێراقیش. بۆیە بۆ ئێمە ڕەنگە هەموو ئەو زانیاریانەی کە لەو کتێبە دێ یان لەو چاوپێککەوتنە هاتبووی زۆر تازە بن زۆر نوێ بوون کە گرینگە بۆ ئێمە گرینگە بۆ گەلی کورد بە شێوەیەکی گشتیان بۆنەوەی داهاتوومان ئێمە خەڵک ئاشنا بکەین بەو زانیاریان بەو مێژۆ گرینگە پرشکۆیەوە بتوانین ئێمە بەرچاوڕوونی بدەین بە خەڵک کە لە ڕابردوودا چی کراوە. من وەک لە چاوپێککەوتنەکە 1998 کراوە بەڵام کۆمەڵێک ئەو منە ڕووداوی گرنگی تێدا کە جێ سەرنجە جێگەی هەڵوێستەکردنە جێگەی تێڕامانە شایانی خوێندنەوەی شایانی ئەوەیە کە چەندین توێژینەوەی لەسەر بکرێ. هەر ڕووداوێک لەو ڕووداوانە کە سەرۆک مام جەلال باسی کردووە هی ئەوەیە کە چەندین توێژینەوەی گرنگی لەسەر بکرێتنەوە بە شێوەیەکی ئەکادیمیتر کاری لەسەر بکرێت. بۆیە بۆ من وەکو کادیرێکی حەزب وەکو نووسەرێک وەکو وەرجێڕێک جێگەی شانازی بوو کە ببمە وەرجێڕی ئەو جۆرە چاوپێککەوتنەی سەرۆک مام جەلال. خات و شاناس چ شتێکی زۆر گرنگ لەوانی کە ئێستا باسە کرد چ شتێکی زۆر گرنگی تیا ئەم کتێبە کە تازە بێت بەتایبەت بۆ سەرۆک مام جەلال ئەها شتێکی تازەی کە لەسەر ڕۆڵی مام جەلال هەبێ لەم کتێبەیە چ شتێ زۆر گرنگە. لە ڕاستیدا بۆ منێک ئەتوانم بڵێم هەر هەمووی جێگەی سەرنج بوو ئەنی هەر خوێندنەوەی ڕاتە کێشێک کە تۆ تا تەواوی نەکەی ناتوانانی دەستبەرداری بێ. بەڵام لە ڕاستیدا من ینی وەکو وەرجێڕێک یان بڵێم باوەکو خوێنەرێک کە ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام ئەم بە ئاگایی سەرۆک مام جەلال بووە لە زمانێکی زۆر کورد کە ئێمە باسی کۆتایی پەنجاکان و شەستەکان و هەفتاکانەکەین ئاگایی بە ئاگایی سەرۆک مام جەلال لە هەموو ڕووداوەکانی کە لەو ناوچەیە ڕوویداوە. جگە لەوەش ئەوەی کە زیاتریش سەرنجی منی ڕاکێشا ئەم پەیوەندی دیبلۆماسی و دەرەچیانەی سەرۆک مام جەلال بووە لە زەمانێکدا کە پەیوەندیکردن زۆر سەخت بووە کە دروستکردنی پەیوەندی لەگەڵ دنیای دەرەوەدا زۆر سەخت بووە هەر وا بە ئاسانی نەبووە وەکو ئەو زەمانی ئێستا کە ئێمە دنیای تەکنەلۆژیامان لە بەردەستە و بتوانین ئەم پەیوەندیانە ڕێبخەین. بۆیە جوڵەکانی سەرۆک مام جەلال چاڵاکیەکانی کار و کردەوەکانی لەو زەمانەدا بەڕاستی جێگەی هەڵوێستەکردنەوە جێگەی تێڕامانە بۆ من ئەمانە هەمووی زۆر جێگەی سەرنج بوو. و ئەگەر کتێبەکەش بخوێنیەوە ئەبینی چەندین وێزگا لە چەندین ڕووداودا زۆر شتی سەرنج ڕاکێشت دێتە بەرچاو کە ینی تووشی تێڕامان نەبی ئایا ئەمانە چۆن کراوە ئایا چۆن مرۆڤێک توانی وێتی بەو شێوازە جوڵەکانی ئەنجام بدات. خات و شاناز لە دوای بڵاوکردنەوەی ئەم کتێبە کامڕۆ لەم مەراسیمەیە بڵاوکرێتەوە خوێنەر دەتوانێت ئەم کتێبە لەکوێ بەدەستی بگات و بخوێنێتەوە. بەڵێ ئەم کتێبە ئەم چاوپێککەوتنەکە کراوەتە کتێب ئێستا ناوەندی ڕاگەیاندنی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان بڵاوی کردوێتەوە کاک هەواڵی بەڕێز کاک دەرباس کۆسرەت ڕەسوڵ ئەرکی لە چاپدانی گرتە ئەستۆوە بەشێکی زۆری ئەو کتێبانە لە دەستگای مام و لە لای بەڕێز کاک حەمە سابیر دەستەکەوێ و هەروەها بەشێکیشی بە تەکید لە کتێبخانەکانی تریش بڵاوەکەینەوە. هیوای سەرکەوتن و وەرگێڕانی زیاتر خات و شاناس بەڵای سەوسان ئەوەی جێی سەرنجە یاخود ئەمەوێ ئاماژەی پێبم ئەم مەراسیمە لەلایەن دەستگای سەرۆک مام جەلالەوە ئەم مەراسیمە بەڕێوە ئەچێت من قسەی زیاتر گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد سابیر ئەەکەم کە بەڕێزیان
سەرۆکی دامەزراوەی مام جەلالن مامۆستاگیانگەر بفەرموو بێتەیرە زۆر سپاس دەکەم. دکتۆرگیان چی وای لە بەڕێستان و دامەزراوەکە کرد ئەمڕۆ ئەم مەراسیمە بۆ ئەم چاوپێکەوتن و کتێبەی مام جەلال ڕێک بخرێ؟ دامەزراوەکە ئیشی خۆیەتی کاری خۆیەتی چونکە دامەزراوی سەرۆکجار تاڵەبانیە پەیوەستە بەوەی کەەوە هەر شتێت دەربارەی مام جەلال دەربچێ ینی لە هەم وەکو ئەرشیفی هەم وەکو کارەکانی مام جەلال لە هەموو ڕوویەکەوە لە هەموو قۆناغەکانە و ئیشی ئەو دامەزراوەیە کە گرنگی پێبات و ئەو کتێبە ژێشێکە لە کتێبە گرنگەکان کە مام جەلال بە زمانی خۆیەوانێ جوابی ئەو پرسیارە گرنگانە ئەداتەوە لە قۆناغە جاجەکانی خەبات و هی 50 ساڵی ڕابردو ئێسەوە بۆ بڵێن چی وا بێت بە 125 ساڵیش 75 ساڵیش بڵێن 75 ساڵ پەنجاکانەوە تاکوی سەشەوە 75 ساڵە کە ئەو قۆناغانە هەموو قۆناغی مهم بوون و مام جەلال ئەکتەری سەرەکی بووە لەو قۆناغانەیە و لەبەرەوە واجبێکی ئێمە وەکو خۆمان نزانی ئێمە کتێبی کەش بە مەسەسەشێ چەند کتێبێکی کەمان بەردەستەوەیەشی مەسەندی داری تەمان و خەریکی تەرجمەکردنین بۆ تورکی هەروە بۆ ئینگلیزی کەوانش لەبەردەستا بێ وارووا مقابلەکانی مام جەلال کات ئەوش طبع کراوە لەگەڵ کوردستان بابن لەگەڵ دەستگا ڕاگررتنی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە مقابلەکە بڵین وتارەکانی مام جەلال لە خاکە کەوانە هەمووی گرنگە بۆ ئێمە هەمویان دانێ کە بزانن ملەتەکەمان نەوەی ئیسانەوەی دااتەوە بزانێ مام جەلال چ پیاوە و چ کەڵە پیاوێک بووە چ قائیدێک بوو چ سەرکردەیەک بوو بقارنێ بکە لەگەڵ سەرکردەکانی تری هەموو دنیایان ئەوانەی خۆمانە بەراورد ناکرێ لەبەر ئەوە واجبی خۆمانەکە بکەین. بەڕێستان وەک دامەزراوەکەتان چ پلانێکی نوێتان هەیە بۆ زیاتر ئاشنابوونی ڕۆڵی مام جەلال بۆ خوێنەری ئێستا و بۆ تاکی کورد؟ ئێمە درێغی ناکەندەوەی ئەو بە جۆرە و بکانێتە بچووکەی کە هەن لە بەردەستمانایە هەموو وەکو پێم وتی ئیساشە سێ کتێبی کەمان هەیە وەکو پێم دیداری تەمەەن بە تورکی کە مهمە جدەن زۆر زۆریش هەروە بە ئینگلیزیش هەروەها ئەو کتێبی خاچی ئەمە سێ کتێبمان لە بەردەستەوە دوای ئەوەش ئەوەمان وەکو خۆتان زانم فلیمێکی دۆکۆمنتاریمان دەرکردووە لەسەر ژیانی مام جەلال و ئەوانە فلیمێکی کورتە فلیمێکی کەشکەوە لە خەناتە عەرەبەکانە لە مانگی سێ مانگی چوارە دابەشەکرێەوەش بە زمانی عەرەبیە ئەمە جگە لەوانە ئێمە هەروەها ئێستاشی هەر بەنسبەتەوە پرۆژەی ترمان هەیە لەسەر مەسەلەی هینەشی باخی پارچی شەهیدان بکەینەوە ناوی هەموو شەهیدەکانی تیابێت و هەموو دارەکان بەناوی هەر دارە و بەناوی شەهیدێکەوە بێ و ئیشی لەسەرەکەین و هەروە مەزارەکە باوەڕەکەم لە سەرەتای ساڵی داهاتووە بەردی بناغی مەزارەکە دانێک کە برێتە لە موجەممەیەک هەم لە مەزارەکە هەم لە بڵین مۆزەخانە هەم لە کتێبخانە هەم لە ئەکادیمیا ئەم شێ کە دەستی پێکەینەوە مەشروعێکی گەورەیە هەموو ئەو شتانە لە بەردەستمەوە لە بەرنامە جبانە جگەلەوەی کە ئێمە زەکەری تەفاهممان لەگەڵ هەموو سەرۆک جامعەکانی کوردستانە لە گەرمیان لە سلێمانی هوادارم لە شوێنەکانی تریش بیکەین هەروەها بەتەماین کەواسە کۆرپراسێکی نیونەوەدەخی لەسەر ژیانی مام جەلال و لەسەر شتەکانی بکەین لەم ساڵە جگەل لەوەی ملتەقای داهاتوومان لە بەسراکەین ساڵی داهاتوو بە لەگەڵ بە هاوکاریکردن لەگەڵ ڕێکخراوی بەحر العلومە لەگەڵ ئەوانەیە هەموو بەردەوامە بین بزان چێمەوە نیازمان هەیە یادی 7 ساڵی مام جەلالیش ئەم جارە لە کەرکووک بیکەینەوەوانە ئەوە بەرنامەیەکی چڕۆپڕمان هەیە چەندێکی ئەتوانین جێبەجەکەی چەندێکی ناتوانێتەوە بەسراوە بە زۆرفەکەەوە. بۆ پرۆفیسۆر دکتۆر محەممەد سابیر